ئەو کۆنفرانسە بەناونیشانی پەرەپێدانی پەیوەندە ئابوووریەکانی نێوان کۆماری ئیسلامی ئیران و هەرێمی کوردستانی عێراق دەکرێت ڕۆژی واتە 2/5 کە دەکاتە دووسبەی ڕۆژی چارشەمبە لە هۆلی مامۆستا سەعەت بە چاودێری جەنابی سەرۆکی حکوومەت کاک نێسیروان بارزانی و هەروە وەزیرانی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسان و هەروەها شان دەچی بالا لە وڵاتی جمهوریەتی ئیرانی ئیسلامی ئامادە دەبن بە سەرۆکایەتی وەزیری بازرگانی. ئامانجی ئەم کۆنفرانسە مەبەست ئەوەیە چۆن بتانین ئەو پەیوەندیانە فراوانتر و بەهێزتر و باشتری بکەین و هەروەها بتانین ئەو کێشانەی کە لە سنوورەکان هەیە بتانین ئاسانکاری بکەین کەوا یارمەتی برادەرانی بازرگانان و هەروە بۆ هاتوچووی کاڵا بە شێوەیەکی ئاساند و باش و سوود وەرگرتن.